هونەری کۆنتڕۆڵکردنی هۆشی مرۆڤ. لا فلیمی تایتانیک چی لەبارەی ڕۆڵی خراپی زوومی کامێرەکان دەبینن؟ کەشتی تایتانیک نزیکەی 2230 کەسی تێدا بووە کە تەنها 706 کەس لە کۆتایی ڕزگاریان دەبێت، واتە 1524 کەس لە ڕووداوەکە گیان لەدەست دەدەن. لە ڕووداوەکانی فلیمەکەدا زۆربەی ئەوانەی لە کەشتیەکەن بەهۆی خنکانەوە گیان لەدەست دەدەن، لە کاتێکدا پاڵەوانی فلیمەکە دوای چەند کاتژمێرێک بەهۆی ئاوی ساردەوە نەوەک خنکان گیان لەدەست دەدەن. زۆربەی ئەوانەی سەیری فلیمەکەمان کردووە ئەسمان بە هیچ جۆرە هاوسۆزیەک بەرامبەر بەو سەدان کەسەی لە فلیمەکەدا دەخنکێن نەکرد، لە کاتێکدا زۆربەیان ژن و منداڵ بوون. هەمومان هەر چاومان لەسەر ئەو دوو پاڵەوانە بوو کە ڕزگاریان بێت. ئایا لە خۆمانمان پرسی بۆچی هەست بەو هاوسۆزیە لە ڕادەبەدەرە بۆ جاک کە پاڵەوانی فلیمەکەیە دەکەیت لە کاتێکدا کەسێکی قومارچیە کە ڕەفتارێکی پەسەند نییە لە کۆمەلگا؟ ئایا بۆچی هاوسۆزی ئەو سەدان ژن و منداڵ و بەساڵات چۆن نەبووین کە لە فلیمەکەدا خنکان؟ وەڵامەکە ئەوەیە دەرهێنەر توانی هەموو فۆکسەکە بخاتە سەر پاڵەوان و پاڵەوانەکە وەک ئەوەی تاکە کەسی ناو کەشتیەکە بن، وامان لێ بکات خۆشمان بوێن و هاوسۆزیان بین. سەرەڕای هەموو حەیبەکانیان لە هەمان کاتدا مناڵ ژنەکان لەبیر بکەین. ئەو چیرۆکە ئەوەمان پێ دەڵێت میدیا بەم شێوەیە هەموو ڕۆژێک ئاراستەمان دەکات چیمان پێ گرنگ بێت چی لاوەکی، لە کاتێکدا وەک ژن و منداڵەکانی کەشتیەکەی تایتانیک زۆر خەڵکی دیکە هەیە چاوی ئێمەی بچێتە سەریان و هاوسۆزیان بین، بەڵام میدیای ئاراستەکراو کە سەدان هەزار دۆلار خەڵکیان تێدا خەرج دەکرێت بە پێی دیدگای سیاسیان یان ناوچەیی یان سوودی مادی خۆیان تیشک دەخاتە سەر ئەوەی کە دەیەوێت نەک لە ڕوانگەی مافەوە. لە کۆتاییدا تاک لە سەدەی 21 پێویستە زۆر هۆشیارانە مامەڵە لەگەڵ میدیا بکات بۆ ئەوەی بە ئاسانی نەکەوێتە داوی ئەو تەڵانەی بۆی دانراوە.